بەرخۆدانی کۆبانێ ویژدانی گەلانی هەموو جیهانی هێنایە سەر پێ و کۆبانێ لە ئێستادا کراوەتە گۆڕستانی تیرۆریستان و داعشەکان. کۆبانێ نزیکەی 2 مانگە گەمارۆدراوە بەڵام ئیرادەی تێک نەشکاوە. هاوڵاتیانی شاری بەغداد بەرخۆدانی کۆبانێ بە مێژووی ناوی دەبەن و پشتیوانی خۆیان بۆ خۆڕاگری کۆبانێ ڕادەگەێنن. هەروەها پشتیوانی لە چوونی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ پاراستنی کۆبانێ دەکەن. ناشد الدول العربية داواکارین لە وڵاتە عەرەبیەکان هەڵوێستێکی ڕاست و دروستیان هەبێت بەرامبەر کۆبانێ و هاوکاری ئەو شارە بکەن، چونکە کۆبانێ توانیوێتی بە شێوەیەکی خۆڕاگری بەرەنگاری داعش بێتەوە. بە بیستنی هەواڵی چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ بۆ ئێمە هەواڵێکی زۆر خۆش بوو. هیوادارین پێشمەرگە بتوانێت بە زووترین کات کۆبانێ لە دەستی داعشەکان پاک بکاتەوە. كوبانا هي مكان يعني خطر. کۆبانێ شوێنێکی هەستیارە بۆ ئەگەری دەست بە سەراگرتنی ئەو شارە لەلایەن تیرۆریستانەوە. ئێمە ستایشی شەڕوانان دەکەین لە بەرامبەر بەرەنگاربوونەوەیان لە دژی تیرۆریستان و داعش کەوا توانیویانە بە شێوەیەکی قارەمانانە سەر بکەون بەسەر داعشەکان و تێکیان بشکێنن. کۆبانێ لە ژێر پیلانگێڕەیەکی هەرێمیدا گەمارۆدرا بۆ ئەوەی لە ڕێگای کۆبانێوە تیرۆریستانی داعش دەست بەسەر ناوچەکەدا بگرن و دەستکەوتەکانی دۆزی کورد لە ناوچەکەدا شکست پێبێنن. بەڵام خۆڕاگیری کورد و کۆبانێ پیلانگەڕەکانی دوژمنیان پوچەڵ کردەوە و لە سەرکەوتن نزیک بووەتەوە. چوونی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆبانێ هێندەی دیکە دۆزی کوردی بە گەلانی جیهان ناساند. مدينة كوباني اليوم تشهد معارك طاحنة. ئەمڕۆ لە کۆبانێ شاهدی شەڕێکی گەورە و قارەمانەتیەکی شەڕوانانی لە بەرامبەر تیرۆریستانی داعش. من پێم وایە شەڕوانانی کورد و هێزی پێشمەرگە لە ئایندەیەکی نزیکدا کۆبانێ لە دەستی داعشەکان پاک دەکەنەوە و چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ کارێکی زۆر باش بوو. كوباني ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان لە کۆبانێ پێویستی بە پشتگیریەکی تەواوی عراقیەکان و کۆمەڵگای نێودەوڵەتی هەیە، بە تایبەتی وڵاتانی دراوسێ دەبێت هەڵوێستێکی مرۆڤ دۆستانەیان هەبێت بەرامبەر کۆبانێ، چونکە کۆبانێ توانیوێتی خۆڕاگر بێت. سەرکەوتنی کۆبانێ و دۆزی کورد لە ناوچەکەدا بۆ دەوڵەتی تورکیا و ئەردۆگان شکستێکی گەورەیە. بۆیە دەوڵەتی تورکیا پیلانگەرەکانی بۆ سەر کۆبانێ و دۆزی کورد لە ناوچەکەدا بەردەوامە. هاوکات سیاسەتی ئەردۆگان بەرامبەر پرۆسەی ئاشتی و دۆزی کورد سیاسەتێکی ناڕوونە و هیچ کات ئامادە نییە دان بە مافی کووردا بنێت. بەرخۆدانی کۆبانێ بووەتە پارچە شارێک لە دڵی مرۆڤایەتی. هاوڵاتیانی شاری بەغدادیش ستایش و پشتیوانی خۆیان بۆ بەرخۆدانی کۆبانێ دووپات دەکەنەوە. هاوکات چوونی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆبانێ باکارێکی باش وەسفی دەکەن. بەهمەن حەسەن، کورسات نیوز، بەغداد.